جريج العابد پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەسەرهاتی عابدێکی بەنو ئیسرائیلمان بۆ دەژێڕێتەوە کە زۆر خواپەرست و خواناس بووە، بە ژیانی چاوی بە ئافرەتێک نەکەوتۆ بێگانە بێت، بە ژیانی خەریکی لەه و لەعیب و حرام نەبووە، معبەدێکی هەیە، شوێن پەرستگایەکی هەیە لە ناو پەرستگاکەی خۆی خەریکی خواپەرستیە و بەس هیچی تر نا. ڕۆژی چەندایکی دەچێت جورەیج لە نوێژدایە بانگی دەکا ڕۆڵە ئیشم پێتە، جورەیجیش لە ناو نوێژەکەیدا یا ڕەبی من ئێستا ڕووم کردوتە تۆ عیبادەتی تۆ دەکەم، ئایا بەردەوام بم لە موناجاتی تۆ یا وەڵامی دایکم بدەمەوە؟ نە، خوای گەورە گەورەترە، بەردەوامە لە نوێژەکەی دایکی دەڕوات، بۆ سبەی دایکی دێتەوە جورەیج هەر لە نوێژدایە، بۆ ڕۆژی سێم دێتەوە جورەیج لە نوێژدایە، ئەنجا ئەو دایکە تووڕە دەبێ دەڵێ ئەی پەروەردگار نەیمرێنی حتى تريه وجوه المومسات، خوایە تاوەکو ئافرەتی بەرەڵا و بەدڕەوشتی نیشان نەدەیت تووشی ئەو فیتنەی نەکەی، تا ئەوەی نیشان نەدەیت یا ڕەبی خوایە نەیمرێنیت. دوعای دایک قبوڵە. ئێستا جورەیج عابدە، وازی لە هەموو دنیا هێناوە بۆ خواپەرستی. بەنو ئیسرائیلەکان حەسوودیان بەو پیاوە دێت، ئەرێ ئەمە چ پیاوێکە، ئەرێ ئەم ڕەوشت بەرزیە، ئەم دینداریە، ئەم تەقوایە، ئەمە چییە لە ناوماندا کەس ناگا پێی. زۆر جار حەسوودی وا لە ئینسان دەکا هەوڵێک بدا بۆی خەڵکی خواناس و خواپەرست تووشی خراپە بێت. نەخشەیەکی لێدا دەنێن چی بکەین جوڕەیج تووشی فیتنەیەکەین. ئافرەتێک هەیە، ئافرەتێکی داوێن پیس، بەڵام یمتەثەل بحوسنها، ئەوەندە جوانە بەنمونە دەیهێنەوە، بەس داوێن پیس. ئەو ئافرەتە دێنن، ئافرەتە دەڵێ بۆ منی لێگەڕن، من دەتوانم تەسیری تێ بکەم. ئافرەتە چێتە لای جوڕەیج، دەچێتە ناو مەعبەدەک، جوڕەیج ئاوری لێ ناداتەوە، خەریکی عیبادەتی خۆیەتی، چەند محاولە دەکات سوودی نییە. ئافرەتە دەچێتە لای ڕاعیەک، شوانێک دەبینێت خەریکی لە وەڕاندنی مەڕەکەیەتی، ئێستا لەو شاخ و دەشتە ئافرەتێ وا جوانی بکەوێتە بەردەست، ئیمان و تەقوا نەبێ تووشی خراپەی دەکات. ئافرەتە چی پەیدا بوو؟ مناڵەکەی دانا، حەسوودەکان، ئەوانەی حەسوودیان بە جوڕەیج دەبێت، ئێستا وەڕەقەیەکیان کەوتە بەردەست، بیانوویەکیان کەوتە بەردەست. ئافرەتە دەڵێ ئەم سکەی من، ئەم مناڵەی من لەو جوڕەیجێ لەوە. ئەو ڕۆژەش کە چۆ ناو پەرستگا خەڵکانێک بینیان ئەو ئافرەتە چۆتە ئەوێ، ئێستا جوڕەیج ناتوانێت حاشا لەوە بکە کە ئافرەتە چۆتە ئەوێ. کاتێک ئەو هەواڵە بڵاو بۆ چوون پەرستگاکەیان تێکدا ڕۆخاندیان، ئەنجا جوڕەیجیان هێنا، ئەنجا لێدانێکی زۆریان لێدا، هاوار دەکە دەڵێ بۆ لێم دەدەن، بۆ وام پێ دەکەن، دەڵێت تۆ وامانزانی خواپەرستیت، ئەوەتە دەرچوو تۆ زیناکاریت، تۆ فاحیشەت کردووە، ئەوەتە مناڵێک لە تۆیە بە ناشەرعی، دەڵێ مناڵم بۆ بێنن، کە مناڵەکە دەهێنن، مناڵی تازە لەدایک بووە، ئاوا دەڵێ بەس مۆڵەتم دەن جارێ مەم کوژن، با دوور کات نوێژ بکەم، دوور کات نوێژ دەکا و لە خوای گەورە دەپارێتەوە. مناڵەکە دەگرێت و ئاوا لە سچی دەدا، دەفەرمێ من ئەبووک، چێ باوکی تۆیە، باوکی تۆ کێیە ئەی مناڵ؟ ئەو مناڵە دەکەوێتە قسە، دەڵێ ئەبی ئەڕاعی، باوکی من شوانەکەیە. ئەنجا بەنو ئیسرائیلەکان کە ئەوە دەبینن، خەڵکەکە کە ئەوە دەبینێ، خەڵکێک کە چاواشە کرابوو، خەڵکێک کە فێڵی لێکرابوو، دەست دەکەن بە ماچکردنی جوڕەیج و داوای ئیعتیزار و لێبوردن لێکردنی و دەڵێن پەرستگاکەت بۆ دروست دەکەینەوە لە ئاڵتون. دەڵێ هیچم نایە، وەکو خۆی لە قوڕ بۆم دروستکەنەوە، بەس لێم گەڕن، لێم دوور. ئەم بەسەرهاتە پێغەمبەری خوا بۆمان دەجێڕێتەوە بۆچی عەلەیهی سڵات وسەلام. هەندێک جار کەسە خواناس و خواپەرستەکانیش کەمتەر خەمن لەگەڵ دایک و باوکی. بگرە هەندێک جار وەڵڵاهی کەسی وا دەبینی نوێژ ناکە، بەڵام زۆر لەگەڵ دایک و باوکی باشە، کەچی تۆی ئەهلی مزگەوت، کەچی تۆی خواناس، لە دایک و باوکت بێ ئاگایت و خزمەتیان ناگەیت و قەدریان نازانیت خزمەتکردنی دایک و باوک لە نوێژی سنەت و ڕۆژووی سنەت و لە جیهادی سنەت و لە هەموو فەڕدی کیفایی گەورەترە. بۆیە زانایان دەفەرمون ئەگەر دایک و باوکێک بە کوڕەکەیان بە کچەکەیان بڵێن بەس لە فەرزەکان زیاتر نابێ یەک عیبادەتی تر بکەیت، دەبێ بە قسەی بکات، بۆ چونکە تاعەتی دایک و باوک پێشترە لە هەموو عیبادەتە سنەتەکانی تر. هەر ئەوەشە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام پیاوێک دێتە لای دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام هاتووم لەگەڵ تۆ بێم بۆ غەزا بۆ جیهاد، فەرمێ چێت جێژتوە؟ فەرمێ دایک و باوکم. دەفەرمێ حاڵیان؟ فەرمێ وەڵا دەگریان. فەرمێ بڕۆوە وا بکە پێ بکەن و دڵیان خۆشکە، ئەوە بۆ تۆ خێرترە لەوەی کە لەگەڵ من بێ بۆ غەزا. براکانم بە خۆمانە بچینەوە، با ترتیبی ئەولەویات بکەین، چێ لە پێش چێیە، چی لە پێش چییە. ڕاکەڕاکت بۆ دنیا و ئیهمالکردنی دایک و باوک سوودت پێ ناگەینە بۆ قیامەت.
بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ لە هەموو تاوانێک شایستەتر کە لە دنیا خوا عقوبەی خاوەنەکەی بدا البغي وقطيعة الرحم، لروايتك عقوق الوالدين، ئەزیەتدانی دایک و باوک هەر لە دنیا خوا پێ دەنوێنێ. ئەوەتە جوڕەیج لە نوێژدایە، خەریکی خراپە نییە، لە نوێژدایە، بەڵام وەڵامی دایکی نەدایە خوای گەورە چی بەسەرهێنا؟ چی بەسەرهێنا؟ کەچی ئێمە بەهۆی مۆبایلەکەتە وەڵامی دایک و باوک نادەیتەوە. ئەو باوک و دایکت پێی خۆشە تۆ ببینێ سەرکەوتووی، تۆ ببینێت پێشکەوتوویت، بەیانی ئەخەوی تا عەسر، ئێوە دڵی دایک و باوکت ناخۆش دەکات کە هەڵیشتایت خەریکی شتی پرۆپوچ و بێمانای تاوەکو شەو و 12 شەو یەکی شەو. ئەمە خراپەیە تۆ دەیکی براکەم بەخۆ تا بچۆرەوە کە بتەوێ خوا بەرەکەت ژیان بەسەر ژیانت دابڕێژێ لە دنیا و لە قیامەتت چاکە لەگەڵ دایک و باوکت. ئێمە گەورەکان و بچووکەکان بە ئاور لەو مۆزوعە بدەینەوە بە گرنگی بزانین ئەنجە بزانە چۆن خوای گەورە بەرەکەتمان بەسەردا دەڕێژێ.